ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هاوکاتە لەگەڵ جەژنی نەورۆزی کوردستان و خۆشحاڵین لەوەی کە تەوەری بەرنامەکەمان تایبەت بکەین بە قسەکردن لەسەر ئینتیمای نیشتیمانی و جارێکی تر دروستکردنەوە و گەشەپێدان و هەوڵدان بۆ ئەوەی کە پەرە بە هزری نیشتیمانی بدرێ. لەم چوارچێوەیەدا تەوەری بەرنامەکەمان ڕۆڵی میدیایە لە گەشەپێدانی یان گەشەکردنی ئینتیمای نیشتیمانیە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسک سەعید، پسپۆر لە بواری میدیا، هاوکات چالاکی کۆمەڵگەی مەدەنی. مامۆستا خۆشحاڵین و بەخێر بێت. زۆر سپاس بەڕێز بەسەربێت. مامۆستا جان، ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەریەکەوین دووبارە لە کۆمەڵگەی کوردستان چۆن میدیا قسە لەسەر هەموو شتەکانەکات و هەموو تەوەر و جومگە و جوڵەیەکی کۆمەڵگا بووی بۆ بە بابەتی ئیش لەسەرکردن. میدیا بە خۆشی شایەنە لەوەی کە قسەی لەبارەوە بکرێ، ڕاڤە بکرێت، پسپۆڕانی لە چەشنی جەنابتان قسە لەسەر کاریگەری و بەها و پەیامەکانی میدیا بکەن. پێمان خۆشە لەگەڵ یادەکانی نەورۆزە پرسی ڕۆڵی میدیا، کاریگەری میدیا لە گەشەکردنی ئینتیمای نیشتیمانیە ڕاڤە بکەین. ئەگە پرسیار بەوە دەست پێ بکەم کە میدیا توانیوێتی لە کۆمەڵگەی کوردستانە خزمەتی پرسەنەتەوەی نیشتیمانیەکان بکە لە قۆناغێکی وەکو ئێستایە کە 23 ساڵ بەسەر ئەزموونی حکومڕانی کوردیا تێپەڕێەوە. ئێمە ئێستا لە مانگی ئادارین کە پێڵێن مانگی یادە ڕەش و گەشەکانی خەڵکی کوردستان. ژمارەیەکی زۆر لە یادەکان لەم مانگەیە هەبوون، لە یادی ڕاپەڕینەوە بۆ 8 مارس، بۆ یادێکی خەمناکی وەکو هەڵەبجە، یادەکانی نەورۆز، هەموو ئەمانە پێکەوە. جەناب دۆکو میدیاکارێک باوەڕ دوایە میدیا توانی بێتی لە پرسە نیشتیمانیەکانە خزمەتێک بکە؟ بەڵێ، میدیا بۆ خۆی یەکێکە لەو ئامڕازانەی کە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر تەواوی ئەجێندا، با بڵێم هەموو ئەو بۆچوونە جیاوازانەی کە ڕۆژانە هەم لە ژیانی تاک ڕوودەدا هەم بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگەدا. بۆیە کاتێکە ئێمە دەبینین لە هەرێمی کوردستاندا چەندین دەستگای جیاوازی میدیاییمان هەیە. هەتامان هەرێکێک لەم دەستگایانە بۆ خۆی خاوەن بەرنامە و ئەجێندا و استراتیژیەتی تایبەتی خۆی هەیە. بەڵام گرنگە چەندێکە لەناو ئەو چوارچێوەی بەرنامانی خۆیدا خاڵێکی گرنگیان با بڵێن تەوەرێکی گرنگ کە بەردەوام کاریگەری کاتە سەر بینەرەکانی خۆی هەبوونی ئینتیمای نیشتیمانیە. چونکە کاتێک کە تۆ نیشتیمانێکت هەبوو ئەتوانی تەواوی ئەو هزرانەی کە بۆ خۆت کاری لەسەرەکەی لە چوارچێوی میدیاکەدا باشتر پەرەی پێ بدەیت. لە هیچ کۆمەڵگەیەکدا نییە دەستگایەکی میدیایی دژی ئینتیمای نیشتیمانی خۆی کار بکە. بە پێچەوانەوە ئەبێ ئەو دەستگا میدیایە هەوڵ بدا هەموو ئەو هزرە نیشتیمانیانەی کە لە ئێستادا با بڵێن کاریگەری هێوە بۆ ئایندە، کاریگەری بەجێدەڵە لەسەرنەوەی ئایندە، ئەبێ پێکۆگریان بدات و کاریان لەسەر بکە. طبعا لە هەرێمی کوردستانیش ئەزموونی جیاوازمان هەیە لە ڕاگەاندن کاکسەر بەڵکو بەڕێزت ئاگادار و ئەزموونێکی باشت هەیە لە بوارەیە، بەڵام هێشتا ئەتوانم بڵم لە ئاست ئەو تموحەدانیە. طبعا ئەمەش بۆ دەستگای بۆ دەستگایەکی ترا گۆڕێن، ناتوانین بڵێن بە گشتی بەسەر هەموو دەستگایەکدا ئەم بابەتە بچەسپێنین، بەڵام دەبوو ڕاگەاندن باشتر کاری بکرێت بەتایبەت لە ڕووی ئینتیمای نیشتیمانیەوە. لەوانەیە لە مانگیەکدا یان با بڵێن لە بۆنێکدا چڕ بکرێتەوە و بە تەواوەتی کاریگەری هەبێ. ئێستا بۆ نمونەیە لە مانگی ئادارە، مانگی ئادار پڕە لە بۆنە نیشتیمانی و نەتەوەی کولتوری جیاوازیەکان. لە هەرێکێک بۆ ئەمانە دەستگایەکی ڕاگەاندن یان با بڵێن ئەگەر تاکێکیش بۆ خۆی کە ئێستا لە ڕێگەی دیجیتال میدیا بۆ خۆی خاوەن میدیایەکی سەر بەخۆی ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر و بابەتە. بەڵام قسەکەی ئێمە لەسەر وێناگشتیەکەی ڕاگەاندنە. ئایا کاتێکە کەسێک لە دەرەوەی بڵێن کوردستان سێری کەناڵێکی کوردیەکە، ئایا تا چەندێک هەوڵەدات بە تەواوەتی تێبگات ئایا لە ناو کولتوری کوردەواریدا یان با بڵێن لە ناو نەتەوەی کووردا چ بۆنەیەک، بۆنێکی نیشتیمانی هەموو تاکێک پەیوەستە پێوەی، یان چ بۆنێک ئەتوانم بڵم قاڵبێکی پیرۆزی وەرگتۆ لە ناو ئەو نەتەوەیەدا. بۆی لە ناو بۆنەکانی ئادارە ئەم بابەتە بە تەواوەتی ئەتوانم بڵم جێگیر بووە. هەر لە یەکی سێوە دەست پێکە هەتاوەکو سیوێکی مان کۆمەڵێک بۆنی جیاوازمان هەیە، بە تایبەتی نەورۆز کە بۆ خۆی ئەمە هەر مۆرکێکی کوردیمە باڵێن لەگەڵ دەستپێکی ساڵی کوردیە ئەم بابەتە بۆ خۆی جێگیرە. مەبەستم لەوەیە کە ئینتیمایەکی نیشتیمانی ئەگەر کەسێک نیشتیمانیشی خۆش نەیە، بەڵام لەبەر ئەم بابەتە پێوەستە ئەگەر لە دایک باوکیشە باڵم بۆی مابێتەوە گرنگی پێدەدا بە نەورۆز. بەڵام ئایا لە دوای تەواوبوونی بۆنەکانی ئادا تا چەندێک
کەناڵەکانی ڕاگەاندن گەنگێدەن بە ئینتیمای نیشتیمانی من پێم وابێ لەو لایەنەوە کەم تەرخەمیمان هەیە بۆیە لایەنێکی ئەوە بێت کە هەتاوکو ئێستا ئێمە میدیایەکمانە تایبەت بە میدیای نیشتیمانی لەوانەیە چەند جارێک هەوڵێک درابێ یاسایەکمان هەبێ پرۆژه یاسایی پێشنیار کرابێ بۆ پەرلەمانی کوردستان کە گرنگە یاسایەکمان هەبێت تایبەت بە میدیای نیشتیمانی و یاخۆ با بڵین دەستگایەکمان هەبێ میدیایەکی نیشتیمانی بێ بەڵام ئەگەر بۆ بەدیلی ئەوە دەبێت کەناڵەکانی تر دەستگاکانی تری ڕاگەاندن ئەو بۆشایە پڕ بکەنەوە و لە دوجاریشدا کاتێکە زۆر جار نووسەرێکیان ڕۆژنامە نووسێک کارێکا لەسەر بابەتێکی نیشتیمانی کەمتر خەڵک گرنگی پێدەدەن بۆ بابەتە لەبەرەوەی کە ئێمە حزبی نیشتیمانی بەڕاستی زۆر باش کارمان لەسەر نەکردووە لەم لانەدا لەوانەیە هەموو چۆڵی خاڵە خراپەکان بۆ ڕاگەاندن بگەڕێنینەوە بەڵام ڕاگەاندنی وەکو یەکێک لە دەستگاکانی در وەکو یەکی لە ئامڕازەکان هۆکارێکە بوو بابەتە بەڵام لانەکانی تش هەموو پێکەوە ئەتوانن ئەو بابەتی ئینتیمای نیشتیمانی زیاتر کاریگەری لەسەر تاک دروست بکەن و ببێ بە خەمێک بەڕاستی کاکسەبە چونکە هەر کاتێک هەر بابەتێک لەناو کۆمەڵگە نەبوو بە خەم واتە خەمێکە بکرێ بە بەرنامە واتە چۆن مرەب خەمی ئەوەی هەیە کە بەیانێکە هەستا لەخۆ ئەو ڕۆژە بچێ بۆ کار بچێ بڵێ نانی ئەو ڕۆژە با بڵم پێیا بکە ئەبێ ئاواش خەمی ئەوەی هەبێکە ئایندەیەم نیشتیمان و ئینتیمایم نیشتیمانە بپارێزێ ئەمەش بەپێی طبعاً ئەتوان بڵم هەر ناوەندێکی ئەکادیمی بێ یان ئەگەر دەستگایکی ڕاگەاندن بێ ئەگەر ناوەندەکانی خوێندن بێ هەر کەسێک بەپێی با بڵێن پێگە و جمگە سەرەکیەکان نەتوانێت کاریگەری هەبێ لەسەر دروستکردنی ئینتیمای نیشتیمانی خۆ هەموو ئەو میلەتان و نەتەوانەی تر کە بوونەتە خاوەن دەوڵاتی سەربەخۆ هەموو بەم قۆناغانەدا تێپەڕن کە ئێستا میلەتی کوردی پاتێپەڕێ لەوانەیە زۆر جا بۆ ئێمە لە یەکێک لە بوارەکان ئاسانتریش بوو بێ هەتاوەکو ئەو نەتەوانەی تر بەڵام بەڕاستی ئینتیمای نیشتیمانی پێویستی بە ئیشکردنی زیاتر هەیە و دەبێت لە لایەکی کەشۆ مەسەلەی پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی نەتەوەیەکێک بێ لەو بابەتانەی کە دەستگاکانی ڕاگەاندن کاری لەسەر بکەن کە خۆ ئینتیمای نیشتیمانی لە چی پێک دێ لە پاراستنی هەموو ئەو هزر و هەموو بابەتانە پێک دێکە پەیوەستە بە نەتەوە بۆ خۆی بە کۆمەلگا بۆ خۆی کاتێکە تۆ هەموو هەندە جیاوازەکانی کۆمەلگەت پارێزیرێ کرد بۆ نمونە وەکو ئاسایشی تر کۆمەڵایەتی ئاسایشی ئەمنیە قەومیە یان با بڵێن بابەتەکانی تر لە ڕووی تاکەوە کە هەوڵتدا ژیانێکی باشت فراهەم کرد بۆ کۆمەلگا هەموو ئەو بوارانی کە تایبەتن بە بوارەکانی ئاسێک تۆ ئەمانەت پاراست کەواتە تۆ دەتوانی ئەو هزرە نیشتیمانی و ئینتیمای نیشتیمانی کە پێویستە لە لای تاک دروست بکەیت کارە لەسەری کردووە مەوسەجان باسێک لەوە کرد کە زۆر باش نەمانتوانی و کار لەسەر ئەو بابەتە بکەین پێم خۆشە لەو قسەوە داخلی بابەتەکە بینەوە جارێکی تر کە میدیا توانیەتی خزمەتی پرسە نیشتیمانیەکان بکە یان ئەوەی کە جەنابەت باسێکی قسەیەکت لەوەت کرد کە لە هیچ وڵاتێکە لە هیچ کۆمەڵگەیەکە نییە میدیا دژی پرسە نیشتیمانەکانی خۆی بێ ینی ئەوەی کێسێمە لە کوردستانی بینین هەندێک جار بەڕاستی بەشێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە نەغمەیانەوە بە پەیامیانەوە ئەو دەرەکەوێت کە جۆرێک لە بێئینتیمایی دروستکەن بە تایبەتیش پەیامەکانیان ئاراستەی گەنج ئاراستی هەرزەکاران ئاراستەی خەڵکانێک کە ڕەنگە لە چینی خوارەوەی کۆمەلگا بێت لە شوێنی هاندان بۆ هوشیاری هاندانێک هەیە بۆ بێئینتیمایی یعنی ڕای جەنابەت چیە لەوەی کە لە کاتێکە ئەوەی کە جەنابەت باست کرد میدیا کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی خێزان لەسەر ئاسی کۆمەلگا بەگشتی بەڵام بەشێک لە میدیاکان لە کوردستان لە شوێنی ئیشکردن لەسەر هۆشیاری ئیشەکەن لەسەر دروستکردنی جۆرێک لە بێئینتیمایی ئەو دیش بەیەکێکە لە ڕاگەاندنی کوردیا دەبیندرێ لە هیچ ڕاگەاندنێکی وڵاتێکی تر نابیندرێ بە پێچوانەوە بەرپرسیارەتێکە هەر دەستگایەک نەتوانێت لە ڕووی پرسە نیشتیمانیەکان و ڕۆلی سەرەکی خۆی ببینێت چونکە کاتێککە تۆ دەستگایەکی ڕاگەاندن نەبینی بە تایبەتی ئێستا نمونەمان هەیە لە هەرێمی کوردستان کاتێککە دێت گەنجە جوڵێنێ لە دژی نیشتیمانە دژی نەتەوە ئەمە بۆ خۆی ئەو کاریگەری دروستە کاتەنها لە ئێستادانا چونکە لەوانەیە کەسێک بیبینێ باڵێن مناڵێک بیبینێ بەڵام تەسیری هەبووە لەسەری لە ئایندەدا ئەم کاریگەری خراپە بینێ بەڵام لە هەر وڵاتێکی تراتەنانە نەک هاوڵاتی ئەو وڵاتەش ئەگەر کەسێک بە گەشتیاریش ڕۆشت بێتە وڵاتێکی تر لەوێ ئەگەر لە ڕێگەی میدیایکی خۆی مەبەستم لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و بێوێ بابەتێکی ئەو وڵاتە بجوڵێنێ بە تایبەت ئەگە کاریگەری بێت لە ڕووی نیشتیمانیەوە ئەو کەسە بەرپرسیارە ینی با بە گەشتیش چوبێتە ئەو وڵاتە لەبەرەوەی کە هەوڵی داوە جوانەکانی ئەو وڵاتە بشێمێنەوە هەوڵی داوە لە ڕووی ئەمنی و ئاسایشی ئەو وڵاتەوە
شتێکی خراپ بڵاو بکاتەوە چ جاوێکە بکاتە دەستگایەکی ڕاگەاندن کە ئەمە بەرنامەی بێ ئێمە زۆر جار بینیمانە کاتێکە دەستگایەکی ڕاگەاندن هەوڵی داوا گەتنانە لە ڕێگەی وێنێکی کاریکاتێریش بوو بێ لەسەر سەرکردەی وڵاتێکی تر بوو بێ یان کارێکی لۆجۆرە لەبەرەوەی لە ڕێگەی دیبلۆماسیەتی ئەو وڵاتەوە کاریگەری هەبووە لەسەر وڵاتێکی ترکەواتە ئەو دەستگا ڕاگەاندنە کەوتۆتە ژێر بەرپرسیارەتۆم چۆنەڵی بەدواداچوون کراوە محاسەبە کراوە لەسەری چونکە کاریگەری هەبووە لە تێکچوونی پەیوەندی نێوان دوو وڵات چ جاوێکە بکاتە سەر خودی وڵاتەکە بۆ خۆی هزری تاکی ئەو وڵاتە تێک بدایان بەجۆر بێ شێوی لە ناو خەڵکدا دروست بکات و نائارامی لە ناو خێزان و لە ناو کۆمەلگا دروست بکات بۆ ئەوەی کە ئێمە کەی بینی لە ناو هەرێمی کوردستان زۆر جارە و لە سیرکردنی ئەو وێنانە لە ناو بڵێ لە ڕێگەی هەواڵەکان بە یان شتێکی لەو جۆرەوە بێ نائارامێکی دەرونی لە لای تاکی کورد دروست دەکا ینی پێت خۆشە جارێکی در متابعی هەواڵەکانی ئەو کەناڵە نەکەیتەوە لەبەرەوەی کە پێت وایە کە هەواڵەکانی ڕاست نین و چاواشەکارێکەکە بەڵام بێگومانەمەش ئامانجێکی لە پشتا بەڵام دەبێت ئەگەر لەسەر و هەموو بابەتانەوە بێ ئەوی لەبەر چاو بێ پاراستنی ئاسایشی قومی لەسەر هەموو بابەتەکانەوە نابێت تەنها بۆ بینەرێکی زیاتریان با بڵێن بۆ جێبەجێکردنی بەرنامەکانی خۆی ئەجەندای خۆی بێبێ خەڵکێکی زۆر بجۆڵێنێت و عەتبی خەڵک ڕاکێشێ بۆ لای خۆی ئەبێ بۆیشی لەبەر چاوێکە ئەو لەناو لە چوارچێوەی هەرێمی کوردستان کارەکات کە ئەگەر هەرێمێک ئازاد نەبێت و سربەخۆ نەبێت و ئازادی بۆ نەدرابێت لە ڕووی ڕاگەاندنەوە ئەوش ناتوانێت بۆ شێوازە کار بکە کەواتە من پێم وایە ئەو بەرپرسیارەتە ئەخلاقی کە لە ڕووی پیشەیەوە لەسەر ڕاگەاندنکارە بێ پێش هەموو بابەتەکانەوە بێت چونکە کاتێکە ڕۆژنامەنووسێک کاری ڕاگەاندنەکە و ئەو میساقی شەرەفەی کە ئەو دەستگایە هەمیشە پابەندە پێوەی پاراستنی بنەماکانی هەم کۆمەڵگەی هەم نیشتیمانە بۆیە ڕاستە یعنی لە هەرێمی کوردستان زۆر ڕێک لەو دەستگایانە بۆ بە شێوازێک مامەڵاکەن کە ئەگەر بڵم هیچ کەناڵێکی دوژمنیش بۆ شێوازە مامەڵە ناکا لەگەڵ کووردا چونکە ئەمانە دەبن بەسەر چاو بۆ ئەوان و ڕێنیشاندەرن بۆ کەناڵێکیان با بڵێن بۆ دەستگایەکی غێری کوردیەگەر بیەوێت ئیش لەسەر تاکی کورد بکات چونکە هەموو ڕۆیا و دنیا بینی تاکی کورد دەگوازێتەوە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوە و ئەوش پێی وایە کە جوڵاندنی ئەو بابەتانە یەکێکە لەو هۆکارانی کە خەڵکێکی غێری کوورد دەزانێت کە لە چه خاڵێکەوە لە چه گۆشەنیگایەکە ئەو کاریگەریە سلبێ لەسەر تاکی کورد دروست دەکات. مەوسا باسی وکە کە جوانەکانی ئەو وڵاتە بشێوێنێت یان هیچ کەناڵێک بۆی نییە بۆ نمونە باسی وت کە تەنانەت بەپێی هەندێک کۆمەڵگەی پێشکەوت و ئەو وڵاتانەی کە سیاسەتیە سەروەرە و میدیا ڕێکخراوە ئەگەر گەشتیارێکیش بچێت وڵاتەکە مافیەوەی نییە کە شتێک شتێکی خراپ بەرامبەر وڵاتەکە بکە و لە ناو دنیای سوۆشیال میدیاشە باسی وت کرد کە بۆ نمونە ڕەنگە هاوڵاتیەک ئازادە لەوەی لە شوێنی خۆی ڕەخناگرێت کێشەی هەیە دیدێکی ڕەخنەگرانی بۆ کۆمەڵگاکەی بۆ حکومڕانی هەیە بەڵام ئەوەی کە ئێمە لە کوردستان هەستی پێکەین بەڕاستی هاوڵاتی نییە یعنی دەستگای زەبەلاحە دەستگای میدیایی گەورەیە تۆڕی میدیایی گەورەیە کە زۆر جار سەدان موچەخۆری هەیە ئۆفیسی گەورەی هەیە تەکنۆلۆژیای پێشکەوتووی لە بەردەسایە و لە بەرهێنانی پەیامەکانیە نەک $100,000 ملیۆنها دۆلار بە درێژایی ساڵ خەرجەکات خوێنەوەی تۆچی بۆی کە دەستگای زەبەلاح ئەم کارە بکات لەوەی کە زۆر جار بۆ بنای هاوڵاتی و دەستگای ئازاد و میدیای ئەهلی و ئەلەم بابەتانەوە یعنی زۆر دەلاقە بەکارەهێنن و زۆر جارش بەڕاستی استیغلالی ئەو ئازادیاکەن کە لە کوردستان هەیە کە هەرێمی کوردستان جۆرێک لە ئازادی هەیە جۆرێک لە کرانەوە هەیە یعنی استیغلالی ئەوەکەن بۆی کە پەیامەکانی خۆیان داخلی ناو ئەو دنیا ئازادە بکەن. بەڵێ خۆی جوڵاندنی هاوڵاتی کاتێک کە هاوڵاتیەک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکان و بابەتێک باسەکە پاشخانێکی هەیە واتە پێشتر ئەو بابەتە جوڵندراوە لەنانە و دەستگا ڕاگەاندنانەوە چونکە ئەبینێ لە ڕێگەی هەواڵەکانەوە هەواڵی پێگەیشتویان لە ڕێگەی وێنەیەک و زانیاریەکەوە ئەمە بێ بەسەر چاو بۆی کە تاکێک هاوڵاتی بێ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە ئەو بابەتە بجوڵانە باسی لێ بکە بەڵام ئەوەی کە زیاتر کاریگەری دروست دەکات کاک سەربەستەوەی ئەگە جاری وایە نووسەرەکە کەسێکی دیارە لە ڕێگەی نووسینەکانەوە چەندین ساڵە توانیوێتی جەماوەرێکی زۆر بۆ خۆی کۆ بکاتەوە یان با بڵێم خاوەن خوێنەرێکی زۆر بێ ئەگەر بێت ئەم نووسەرم بابەتە بڵاو بکاتوانم ڕۆژنامەنووسە بابەتە بڵاو بکاتەوە زیاتر کاریگەری دەبێت لەسەر خەڵک ئەمە بۆ خۆی لێرە خاڵە خراپەکە لەم شوێنێ تەمانە و دەستگایانێک ئەو کارەشەکەن لەبەرەوەی کە
ئەو پاڵپشتێ مادی کە لە دەروی هەرمی کوردستان هێنێت بەلایەوە ئاساییە یعنی لەبەرەوەی کە پاڵپشتە مادیەکەی نەبڕێت دێتە و بابەتا جوڵێنێ لە ناو گرنگە بەلایەوە ئێستا بڵێن چەندێک جوانێکی هەرمی کوردستان تێک بدات ئەو بەلایەوە ئاساییە چونکە سەر چاوەمادێکی خۆی پارێزراوە و لە هەمان کاتیژاوە گوتم ئەو ئەبێ بە سەر چاوەیەک بۆ ئەو هاوڵاتی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانە بابەتەکە ئاجوڵن و دوجار ئەوانیش هەواڵی هاوڵاتیکیش بەکارهێنێتەوە چونکە ئێستا زۆر مەسەلەی دیجیتال میدیا فراوانە لەوانەیە لە هەرمی کوردستان ئێمە تەنها بەشێکی پلاتفۆرمێکی زۆر بچووکمان بەکارهێنابێ بەڵام ئەماکرێت هەموو هاوڵاتی بۆ خۆی ببێ بە سەرچاوی هەواڵ بۆ دەستگاکانی ڕاگەاندن یعنی دروستکردنی ئەمنین کە لەگەڵ و دەستگانەشە ئەمەکێکە لە خاڵە خراپەکان واتا گەڕان بە دوای بچووکترین هەڵەدا و گەورەکردن لە ناو سۆشیال میدیادا وەک باسمان کرد لە ڕووی دەرونیەوە نارامێکی دەرونی لە لای تاک دروستەکە چونکە ڕۆژانە ئێمە کە متابعی سۆشیال میدیاکەین بە هەموو باڵێن پلاتفۆرم بەشە جیاوازەکانی پێم وابێ کاتێک کە چێکێکەکەینەوانێ ئەوەی کە هەواڵی ناخۆشە بیستنیان با بڵێن چۆنەڵێت شتێکی ناخۆشە بینین ئەوە لە بەرامبەریان بابەتێک نابینین کە کاریگەریکی بیان با بڵێن لە ڕووی معریفیەوە شتێکمان پێ ببەخشێ ئەکێنم بابەتان ئاجوڵەن لە ناوتۆڕە کۆمەڵاتەکان هەرو دەستگا میدیانە ئیجوڵانن کە پیان وابێ هەمیشە تەرکیز بکرێتە سەر بابەتە ئەو بابەتانەی کە لاوەکین و پێویستە زەق بکرێنەوە ناو کۆمەڵگە و ئەوشمان بیر نەچێت هیچ کۆمەلگەی بەبێ کەم و کوڕی نییە هیچ کۆمەلگەیەک وەکو ئەوەی نییە بڵێ وڵای کێشە و گرفتی تێدانە بەڵام ئایا کامی دەبێ بکرێ بە ماشێتی هەواڵەکان و کاری لەسەر بکرێ کامی گرنگە بگات بە هاوڵاتی چکە بەڕاستی کاک سەربەز مەرج نییە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن یان با بڵێن هەموو ئەو چالاکیانێک تەنان ئەگەر چالاکی حکومی بیان ناحکومی بێ مرج بێ ینی بکرێ بە هەواڵ بگەندرێ بە هاوڵاتی بەپێی ئەزمموی میدیایی خۆم وە پێیەوەی کە بەراورد یەکەم کە دەبێت لە ناو میدیای وڵاتانی تر و میدیای خۆمان کەمتر ئەو شتم بینیوە لە ناو میدیای وڵاتانی ترەواتە زەقکردنەوەی هەموو بابەتێک و بکرێ بەسەر چاوی هەواڵ بۆ خەڵک ئەمە بەس تەنها لە هەرمی کوردستان هەیە ئەمەش تەمان بەشێکی گەڕێتەوە بۆ پیشەی بوونی ئەو ڕۆژنامەنووسیانە و دەستگان زۆر چا بە پێچەوانەوە ڕۆژنامەنووسێکی زۆر پیشەی زۆر بەتوانە ئەو کارە دەکات بەڵام لەبەرەوەی کە دەستگاکە داوای لێ دەکات کارێکی لەو جۆرە بکە بە پیشەیەکی زۆر بەتوانە و بە سەلیقەیەکی زۆر باش هەواڵەکە گەێنە بە هاوڵاتی بەڵام بۆ خۆی ئەلێرەدا خاڵە خراپەکە ئەمەیەکە نابێت هەموو هەواڵە بگەێنرێ بە هاوڵاتی بە تایبەت لە ڕووی ئامارەوە ینی پێدانی ئامار لەسەر بابەتەکانی توندوتیژی لەسەر مەسەلەکانی ئەوەی کە پەیوەندی بە ئاسایشی کۆمەڵایەتی و ئەمنیەوە هەیە نابێت ئەو ئامارانە بگەن بە خەڵک ینی ئەستا ئەم ساڵ بڵێن وەزارەتی ناوخۆ یەکێک لەو کارانی کە ڕایگرت پێدانی ئامارەکان بوو بە دەستگاکانی ڕاگەاندن چکە پێی وابوو بەس تەنها دیوێک گەگەێنێ بە هاوڵاتی دیوێک کە هاوڵاتی نازانێت بۆ ئەم کێشەیە ڕووی داوە نازانێت لایەنەکەی تریچێت بەس تەنها ئامارێکە خاتە بەردەست هاوڵاتی ئەڵە بۆ لەم ساڵدا ئەوەندە حاڵەتی کوشتنمان هەبووە بەڵام کام کوشتن چۆن کوژراوە ئەمانە بۆ خۆی کۆمەڵی کێشن کە باگراوندێکی هەیە خودی بابلێنانی پەیوەندیدا کاری لەسەرکرا بەڵام دەستگایەکی ڕاگەاندن تەنها لەبەر جوڵاندنی ڕای خەڵکیان با بڵێن بینێرێکی زۆر دێ بابەتێکی لە جۆرە ئاوروژێنە ئامارێک بڵاوەکاتەڵێ لە هەرمی کوردستان لە ساڵی 2022 ئەوەنە کەس کوژراون ئەمە بۆ خۆی یان با بڵێن شێوازی کوشتنەکانیان بڵاوەکاتەوە یان وێنەیان بڵاوەکاتەوە یان چیرۆکی کوشتنەکانیان بڵاوەکاتەوە ئەمە کاریگەرێکی زۆر خراپ لەسەر کۆمەڵگە و لەسەر تاک دروستەکە بۆیە دەستگای ڕاگەاندن کە ئێمە باس لە ئینتیمای نیشتیمانیەکەی هەموو ئەو خاڵانی کە باسمان کرد ئەمە پاراستنی خاکە بەڕاستی ئەمە پاراستنی هەموو ئەو جوانانەیە کە هەموو تاکێک وەکو بەرپرسیارەتێکی نیشتیمانی دەبێ پارێزگاری لێ بکە مۆسا ئەوەی لە قسەکانی جەنابتە جوان لێبوو لەبارەی بڵاوکردنەوەی داتا و زانیاریەکان و دواتر بەلا ڕێدابردنی ئەمە بە خۆی تاوانێکی گەورەشە لەوەی کە ئێمە ساڵانێکە یان لەو 32 ساڵی ڕابردوو زۆرجار بەر لە هەندێک میدیا و میدیاکارەکەوین کە زانیاریەکە بڵاوکاتەوە بەڵام بەخراپ بڵاوکاتەوە یان بەش لە ئەوەی وەکو جەنابت باست کرد مونتاژێکە ئەو بەشەی بەکارهێنێت کە ئەوە ئەوێت پیشان باد ئەم وڵاتە دۆزەخێکە بۆ خۆی و هەموو شتەکان خراپن و هیچ جوانێکی تیان نیە حەز ناکەی بۆ منە هەر جۆرێک لە میدیا دروست بۆ لە کوردستان کە کار بە بەردەوامی کار بۆ ئاکات کە هیچ شتێکی ئیجابی و باش لە شاشەکەی ئەوە لە مایکەکەی ئەوە لە نووسینەکان و تێکستەکانی ئەوەنەوە دەرنەچێت ینی بەردەوام ینی ئیشکردن بۆ دروستکردنی نەوەیکی ڕەشبین نەوەیەکە باوەڕی بۆ بێت کە هیچ شتێکی باش لە وڵاتیان نییە تا ئاستەوەی کە زۆر جار خەڵکانێک کۆچ بکات تا ئاستەوەی خەڵکانێک
بهیوا بێت زۆر جار کە بینین خەڵکانێک لە پرۆسی سیاسیە دەنگ نایەن ناچنە بەش مشارەکە ناکەن لە هەڵبژاردنەکانە ئەنی هەز ناکەی ئەو میدیایە ڕۆڵیەوەی هەبووە کە ئینتیمای خەڵکی ئێمە تا ئاستێ دابەزێنێتە خوارەوە لەوەی کە مشارەکەی سیاسی نەبێت وە بە زۆر لە زۆرەکان بە دوای کۆچیشا بگەڕێت. بێگومان کاریگەریکی ڕاستەخۆی هەبوو لەسەر بابەتە لەم ساڵانەی ڕابردووە ئەوەی کە ئەو دەستگا میدیانە کردویانە لە بەرامبەر کووردا چی کەمتر نەبوو لەوەی کە لە پێش قۆناغی ڕاپەڕین لە بەرامبەر نەتەوەی کووردا کراوە چونکە لە ئێستادا لە دوای ڕاپەڕین قۆناغێکی نوێی هاتە پێشەوە ئەم قۆناغە بۆ کورد نەک تەنها با بڵێم لە ڕووی سیاسیەوە جیاواز بوو لە ڕووی مەدەنیشەوە جیاواز بوو چکە دروستبوونی کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هەبوونی ئازادیەکی زۆر باش لە ڕووی ڕاگەاندنەوە ئەمە وای کرد ئەم کۆمەڵگەی کە کرایەوە بە شێوازێک بوو ئێمە توانیمان ممارەسەی هەموو بابەتانە بکەین بەڵام لەم قۆناغێکی ئێستا قۆناغی گواستنەوەی واتە ئێستێمە لە مەرحەلەیەک گۆڕین بۆ مەرحەلەیەکی تر بەڵام بە پێوەی کە ینی ڕۆژانە بەریەکەوتنمان هەیە لەگەڵیدا من پێم وایە قۆناغا سەختیەکی پێوە دیارە تاوەکو جێگیر دەبێ واتە مەبەستم لەوەیە لەبەرەوەی وەکو جەنابەت باست کرد ئەو ڕەشبینەی کە لە لای گەنج دروستە بێ گەنجنەوەی ئایندەیە واتە ئایندە دروستەکە کاتێک کە تۆ ئەم گەنجا بە تەواوەتی بە ڕەشبینی ئەبینی لە هەموو بوارەکە لە ئەکی ئایندەی وڵاتە دروست بکات کەواتە ئەم قۆناغی گواستنەوەیە لەسەر بنەمایەکی ڕەشبینی دروست بووە پێویستە ئەو هەموو دەستگا ڕاگەاندنی تەنانەت زۆر جار ئەگەر کەناڵێکی تایبەتیش نەبێ بەڵام پیجێک بۆ خۆی ئەو ڕۆڵە کاریگەری خراپەی دروست کردووە ئەبینی ڕۆژانە چەندین پیج هەبوو بەس لەبەر خاتریەوەی کە ئێستا وەکو سەرچاوەیەکی داهات سەیرەکرێ دیجیتال میدیا لەبەرەوەی توانێت لە ڕێگەی یوتیوب بۆ بێن لە ڕێگەی پلاتفۆرمەکانی تری سۆشیال میدیاوە بێ ڕۆژانە داهاتێک دەستە بەرەکرێ ئەم داهاتە گوێی لێوە نییە چەندێک ینی چی ئەگەێنێ بە خەڵک ئەو چەند زیان لە کۆمەڵگەکایە بەڵێ ئەو چۆنیەتیایتی کێشە نیە بەلەمیەوەی چەندایەتی بۆ ئەو گرنگەنج ئەمە ژوای کردووە بەڕاستی تەنانەت ئەو گەنجانێک کە بۆ خۆشیانەوە پەیجانە بەڕێوە ئەبن ئەگەر هەندێکیان کەم تا زۆر پەیجمان زۆرە چونکەوانە سانسۆرێکیان لەسەر نییە و تا ئێستا نەتوانراوە لە ڕێگەی پرۆژە یاسایە گۆڕێک بخرێت هەمومانە بۆ خۆیان کاتێکا پەیجێک بابەتێک بڵاوەکاتەوە پۆستێک بڵاوەکاتەوە ئەوەی تریەت هەر هەمان بابەتە بەڵام بە جۆرێکی کاریگەرتری بڵاویەکاتەوە کەواتە دروستکردنی ئەم ڕەشبینێ لە لای گەنج وای کردووە کە نەک تەنها ئینتیمای بۆ نیشتیمانە تەنانەت بۆ خودی خۆشی نەمێنێ بۆ خێزانی خۆی نەمێنێت چکە پێی وا بوو کە هەموو شتەکان لێرەدا کۆتایی پێهاتەوە بە تایبەتی کە ئەوانەی کە با بڵێن لە دوای ڕاپەڕینەوە کە لە دایک بوون ئەوانە ئەو قۆناغی پێش ڕاپەڕینیان نەبینیوە نازانێت کە و بەلاشی و گرنگ نییە چی ڕوویداوە ئەو ئێستا و قۆناغی دەوەیان با بڵێ ئەو شتێ دەوێت کێسا لە بەردەستێتی ئێوەی کە لە بەردەستێتی و دەیبینی لە ڕێگەی چێوە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنەوەی بنێ دەستگایکە ڕاگەاندنیش بەستەنها ئاماجی شێواندنی هەموو جوانەکانی ئەم وڵاتە بێت یان با بڵێن ئیش بکە لەسەرەوەی کە زیاتر دەنگی ناڕەزایی دروست بکە بێگومانە ژۆ کوتاکێکە بێتە ژێرە بابەتە ینی بەداخەوە هێشتا مەسەلەی کۆجەوەکێکە لە گرفتەکان کە چارەسەر نەکراویان با بڵێن بابەتێکی تر کە تەنانەت دەکەن لە پۆستێکی بەسیتی گەنجێکی شاکە تۆ ڕۆژانەی بینی لە فەیسبووکە گەشتبینی نابینیت ینی هەمیشە بە دیوە خراپەکەیە پۆستی ڕۆژانەش دەکرێت کەواتە ئەمە کیم کاریگەری دروست کردووە خۆ خێزانیش کاتێکە زۆر جارەوترێگە پەروەدەی خێزان کاریگەر هەیە بەڵام ئەو دایک و باوکش هە لەژێر تەسیری و کۆمەڵگەیەدا ئەیش ڕۆژانە بەرێکەوتنی هەیە لەگەڵ هەموو ئەو پێی بوو هەموو هەواڵانەی لە ڕێگەی و دەستگا ڕاگەاندنە خۆ بەداخیشەوە ئەو دەستگانە زیاتر بینەریان هەیە چونکە ها وروژاندنی بابەتە پێی وایە لێ ئەتوانێت زانیاری زیاتری دەست پێوێت لەسەر هەموو بابەتانی کە ڕاستەخۆ پێویستە بە ژیانی خۆی مەسەلەی موچەیە مەسەلەی هەر شتێکی پێداویستی سەرەتایی وەکو تاکەیەتی ڕۆژانە متابعی و کەناڵانە دەکرێت بۆی ئەوانش ئەزانن لەکوێوە کارەکەن لەسەر هزری تاک ئەزانن لەکوێوە ئەگەر من لەکوێدانە قسێکم هەبێ وەکو تاک لەو شوێنەوە کارەکات یعنی یەت پۆستێکەکەیان با بڵێن هەواڵێک بڵاوەکاتەوە کە زیاتر کاریگەری و ڕەشبینی لەسەر تاک دروست بکە بۆیە بەداخەوە لەو لایەنە دەستگاکانی ڕاگەاندن من ناتوانم بڵێم بەگشتی بەڵام هەندێک دەستگامان هەیە زۆر خراپ مامەڵاکات ئەمەسا سوپاس بۆ ئامادەبوونت و سوپاس بۆ هەموو بیر بۆ چوونانی پێشکەشت کردین بەڕێزی زۆر سپاس مامۆستا ناسک سعید چالاکی کۆمەڵگەی مەدەنی و هاوکات پسپۆر لەباری میدیا خۆشحاڵ بین زۆر سپاس ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت